شەهدیە محەممەد کارەدەستیەکانی لە ئێرانەوە هێناوە و لە هەرێمی کوردستان نمایشیان دەکات و دەیانفرۆشێت. ئەو دەڵێت جاران خوازیارانی کارەدەستیەکانی لە هەرێمەوە ڕۆیشتونەتە ئێران، بەڵام ئێستا بەهۆی دۆخی تایبەتی وڵاتەکەیەوە بە ناچاری خۆی کارەدەستیەکانی دەهێنێتە هەرێم و دەیانگەیەنێتە دەست کڕیارەکانی. ئیسە لەو لاوە کەمێ بازارەکە کەس بووە بەخۆی ئەو خۆپیشاندانوشتانە گشتیارەکان ناتوانن سەردانی هۆرامانکەن، بۆمان بە زەرورترە کە سەردانی ئەم لاکەین و وەسیلۆشتەکانمان لێرە عەرزەکەین. چون ئەو ساخ کە ئاسایش هەبوو خەڵکەکەی عێراق بۆ ئێران سەردانیان نەکرد ئەتوانی ئەیانتوانی لەوێ لێمان بکڕن، بەڵام ئیسە وەزعەکە جۆرێکی لێ هاتووە ئەوان ناتوانن بێن هێمە خۆمان ئەشیاکان تێرین لێرە عەرزەیانەکەین. زۆرێک لە خانمانی دەستڕەنگینی ڕۆژهەڵاتی کوردستان لە کاتی کردنەوەی پێشانگادا لە هەرێم کارە دەستیەکانیان نمایش دەکەن. خانمانی ڕۆژهەڵات ئاماژە بۆ دەکەن کارە دەستیەکانیان لە هەرێم خواستی زۆریان لەسەرە. وڵا ئیشی دەسی سەشکر بۆ خوا حمایەتەکەن خەڵکی ئەگرە منەمە چوارمین ڕامەیەم بۆ ئەم پێشانگانە لە کوردستانی عێراق لە ئەوڵۆ نیانە ناسی چۆن خۆشیان زۆر بە کەمی کاردەسی ئەەکەن نیان ئەناسی و حمایەتی وایان نەیەکرد وەلی سەشکر بۆ خوا کارەکەم ئەناسن و ئەیزانن کە کاری دەسیە و زەحمەتی زۆرە کێشم لەسەری و کارێکی جوان و تایبەتە شکر بۆ خوا باشە. سەرباری ئەوەی بۆ هاتنە هەرێم خانمانی ڕۆژهەڵات پێویستیان بە خەرجیەکی زۆرە، بەڵام بەهۆی داڕمانی بەهای تمەنی ئێرانی فرۆشتنی کارەکانیان بە دراوی عێراقی بۆ ئەوان بەسوودترە. بەخاتر ئەوە کە پارەکەی ئێمە فرە ئەرزشی هاتکەسە خوارە وەختی ئێمە کە ئەم جلگەرە تیرین بۆ ئێرە هەم سوودی بۆ ئێمە خاسترا هەم ئێوەش کە بەلای خۆمانە ئێکڕن بە قیمەتی خاسر ئەیین پێتان. شەهدیە لە شاری پاوەی ئێران پێشانگای کاری دەستی تایبەت بەخۆی هەیە. ژمارەیەک ژنی دەستڕەنگین کاری دەستی بۆ دەکەن و ئەمیش لە بازاڕدا بەرهەمەکانیان ساغ دەکاتەوە. ئەو ژنانە کە خەریکی ئیشی ماڵە بن کاتێکدا ئەنێن بۆ دروستکردنی ئیشە دەستیەکان ئەو وەختە بە تەلەفۆن و بە وایبر و بە واتساپ و ئەمانە وێنۆشتە نێرین بۆ یەکتر و کە کارەکانیان حازر بوو من لێیان وەرەگرم و لە دوکانەکانە عەرزەیان دەکەم. کارە دەستیەکانی خانمانی ڕۆژهەڵات لە هەرێمی کوردستان پێشوازی زۆریان لێ دەکرێت. بەوپێی کولتوری ڕۆژهەڵات جیاوازترە و ژنانی هەرێمی کوردستانیش سەرسامن بە کولتورەکەیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، گەرمیان.